ئاگامان لە زمانمان بێ، ئاگانمان لە گیرفانمان بێ، ئاگانمان لە دەممان بێ، ئاگامان لە قامچی دەستمان بێ. برا ڕۆژێک هەیە زیندووبوونەوە هەیە، ڕۆژێک هەیە حەق و حیساب هەیە، ڕۆژێک هەیە لەسەر سیرات ڕات ئەگرن. ئاگان لە دەمت بێ، ڕەحمەتی خوا لێ بێ. خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژێ دانیشت بوو، تەمان مەوزوعەکە بوهتانە، ئەم فەرمودەش ئەوە ئەگرێتەوە. فەرمووی ئەتەدرونە من المفلیس؟ وتی ئەزانن مفلیس کێیە؟ مفلیس ئەزانن چییە؟ سەحابەکان فەرموویان المفلیس فینا من لا درهم له ولا متاع. وتیان کەسی مفلیس لە لای ئێمە ئەوەیە ماڵ و پارەی نەبێ، وەنیە لە ناو کۆمەڵگەی کوردی ئێمەشا بە کەسێک ئەوترێ مفلیس کە نە ماڵی هەبێ، نە سەیارەی هەبێ، نە دوێخانی هەبێ، نە ژنی هەبێ، بەوە ئەوترێ مفلیس. کابرایەکە مفلیسە ڕا ئەڵڵا هەر ڕۆژی ها لە شوێنێک. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مفلیس ئەوە نییە. إن المفلس من أمتي يأتي يوم القيامة بصلاة وصيام وزكاة. فرمووی مفلیس ئەمانە نین کە مادیەن ئێوە بیر لە قەزیەکانیان ئەکەنەوە. مفلیس ئەو کەسەیە، تەبەن ئەمە پای تەوحیدیشی هەیە ئەم کەسە ها، چکۆم کەوا ئەفەرمێ بۆیە یەکسەر ئەچێتە نوێژ و ڕۆژ و زەکات. ئەفەرمێ ئینسانی کە شەهادەی هێناوە نوێژیشی کردووە وەکو ئێوە هاتۆ بۆ مزگەوت، مانگی ڕەمەزانیش بە ڕۆژوو بووە و زەکاتی ماڵەکەیشی داوە، بەڵام خەلەلەکەی یەک شتێکە، یەئتی وەقەد شەتەمە هذا، هاتووە بۆ قیامەت چی کردووە؟ جنێوی بە خەڵکی داوە، بە ناموسی خەڵکی، دەمپیس بووە پەرژینێ قایم بێ لە ڕووتان. وەقەذەفە هذا بوهتان و ئیفتیرای بۆ خەڵک کردووە. ئیتر ئەوەی عەدێتە دەمیاوە توێتی نەیگەڕانوەتەوە، خواخوای بۆ لە فەیسبووکا شتێ دابەزێ و ئەمیش بۆ خۆی بازار خۆی پێگەرم کە ئەها فڵان کەس، ئەها فڵان کەس ئیش و کاری نەبوو، بەس چۆتە مەجلیس ئیهانەی ناموسی خەڵکی کردووە و کەسایەتی خەڵکی کردووە، توهمەی بۆ خەڵکی دروست کردووە. خۆی نەیتوانیوە 5 فەرز بێ بۆ مزگەوت، خۆی نەیتوانیە بیر و باوەڕێکی جوانی هەبێ، خۆی نەیتوانیوە خێزانی کۆنتڕۆڵکە. کورێکە ئاکەوە تونڕەوە کەی قیمەتی هەیە نوێژەکە؟ قڕ بەسەرت بۆ ڕۆژی قیامەت. وەقەذەفە هذا، خەڵکی قەزف کردووە بە درۆ بوهتان و ئیفتیرا، ئیشی بەرامبەر خەڵکی کردووە. وأكل مال هذا، بۆ ماڵ خواردنەکە هەمومان خێراین، ئاگاتان لە خۆتان بێ، ڕەحمەتی خواتان لێبێ. ماڵی یەکتریان خواردووە بە ناحەق، بە سوێن، شایەتی درۆ، بەبێ ئەوەی عەقد بنووسێتەوە، ماڵی لە خەڵکی وەرگردووە و نەیگەڕانوەتەوە بۆی، ئیستیغلالی فەقیری خەڵکی کردووە. وسفك دم هذا، خوێنی فڵان کەسی بە هەدەر داوە، جار وایە بە قسەیەک خوێنی یەکێ بە هەدەرەچێ خوا بمان پارێزێ. وضرب هذا، لە شوێنێ تەعینیان کردووە بۆ ئەوەی ئیشی خێر بکە، خەڵکی دارکاری کردووە، خەڵکی ترسان و مناڵی خەڵکی داچەڵەکان و لە ڕۆژی قیامەتە مفلیس ئەم جێوە کەسانن خۆشەویستان. و ئەفەرمێ فيعطي هذا من حسناته وهذا من حسناته. ڕای ئەگرن کردەوەی خێری زۆرە، کاکە کابرا تەوحیدی هەبووە، نوێژی کردووە، ڕۆژووی کردووە، زەکاتی داوە، لە کردەوەکانیان ئەدەن پێی. کابرا دێڵێ لێی داوە، ئەڵێن نوێژەکانی بەرێ. کابرا دێڵێ بەخۆ ئاگام لە هیچ نەبووە، پێمی وت تونڕە و لە ناو خەڵکییا سوکمی کرد، بوهتانی بۆم کرد، خێزانمی لەکەدار کرد. ئافرەتی وا دێڵێ بە هۆکاری مەجلیسەکەی ماڵ ئەمان من تەلاق درام، 3 مناڵم هەبوو، کردەوەی بەرێ. فإن فنيت حسناته، ئەگەر کردەوەکانی کۆتایی پێهات، ئینجا کردەوەی خراپی ئەمانە ئەدەنە ملیە، ثم طرح في النار، پاشانی کەنە دۆزەخەوە. خۆشەویستان، ئەمە مەوزوعێکی خەتیرە، من بۆتان باس ناکەم و بەسەرهات نییە. ئەمە قسەی صادق المەصدوقە، کەلامی زاتێکە ڕەحمەتە للعالەمینە. نەسیحەتی من و تۆ ئەکا ئاگامان لە زمانمان بێ، ئاگانمان لە گیرفانمان بێ، ئاگانمان لە دەممان بێ، ئاگامان لە قامچی دەستمان بێ. برا ڕۆژێک هەیە زیندووبوونەوە هەیە، ڕۆژێک هەیە حەق و حیساب هەیە، ڕۆژێک هەیە لەسەر سیرات ڕات ئەگرن. ئاگال لە دەمت بێ، ڕەحمەتی خوا لێ بێ. و ئەم زمانەیە وا لە ئینسان ئەکا، عایلەکان لە یەک ئەکا، ئافرەت بە تەلاقدان ئەدا، چەندین مناڵ یەتیم ئەکا، ئەو زاوا و غەزورانەی کە یەکتری ئەکوژن، ئەو برایانەی کە وەها بە حوسن و ڕەزای خۆی خوشکەکەی داوەتە پیاوێک بە دەمانچەوە ئەچێ ئەیکوژێ. ئەگەر قسەی خەڵکی نەبوایە ئەم مەوزوعە دەمێک بۆ حەل ئەکرا. ئەو هەموو خەڵکەی کە ئەچێتە سوڵحی خەڵکەوە، کە دەستی خەڵک ماچ ئەکەن، ئەگەر 4 پیاوی چاک لە بینیانە قسەی بکردایە شتەکە نائەگەیشت بەوە. بەڵام ئەوەی ئەوان دێن تەعداتان لێکەن، وەڵڵا حەق خۆتانە تۆڵی خۆتان بسەنن. ئەم لە بن گوێیە خوێنی، ئەو لە بن گوێیە خوێنی، هەتا وەکو قەتڵەکە ئەکرێ و لە ڕۆژی قیامەتە تۆش ڕائەگرن سەیرەکەی 10-15 قەتڵ لەسەرە بەبێ ئەوەی وێرا بێتی دەمانچەیەکیش بکەیتە قی خۆتە.